لە هەولێر بەبوونەی ساڵیادی دامەزراندنی کۆماری چیکەوە تیپێکی میلی هونەری کۆماری چیک لەبێ کۆنسێرتێکیان ساز کرد. بەبوونەی ساڵیادی دامەزراندنی کۆماری چیکەوە تیپێکی میلی هونەری کۆماری چیک بە هەمەئانگی و هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر کۆنسێرتێکی گۆرانی و مۆزیکی هونەری ئۆپرا بە ئامادەبوونی چەندین بەرپرسی حکومی و کەسایەتی هونەری و کۆنسۆلگەری چیک پێشکەش کرا. ئامانجیش لە ڕێخستنی ئەو جۆرە کۆنسێرتانە ئاشناکردنی هونەری بیانی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هەموو ساڵ کۆنسۆلگەری چیک بەبوونەی ڕۆژی دامەزراندنی وڵاتەکەیان و هەولێر هەڵدەبژێرن بۆ نمایشێکی یەکێک لە کار و چالاکی بەتایبەتی بواری مۆسیقا و ئۆپێرا و ئەو شوێنەی کاڵیش دەبژێرن بەخۆزان شاری هەولێر و قەڵای دێرینی هەولێر کە یەکێکە لە دێرینترین شوێنە جیهانیەکان. ئەمڕۆژ ئێمە هەماهەنگی ماکردو کە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر توانیمان ببینە پردی پەڕینەوەی ئەو کارە جوانە و ئەم نمایشش خۆی لە خۆیدا ئەوە دەگەیەنێ کە کاری ئۆپێرالی لە کوردستان نامۆیە و ئەم کارانە کەم نمایش دەکرێن بۆیە وەک دەبینین جەماوەرێکی نوخبا بە جۆش و خرۆشەوە گوێڕایەری ئەو کارە جوانانن بەڕاستی کاری نوخبن و هیوادارین ئێمەش ڕۆژێک لە ڕۆژان بتوانین ئۆپێرای کوردستان و بەتایبەتی کورد دابمەزرێن.